دکتۆر دلێرشینە ڕاستی دکتۆرێکی زۆر باشە، خەستەخانەشی زۆر خاوینە، یعنی ڕێزە ئینسانی دەگرن، قسە خۆشن. دکتۆر دلێرشینەش هەروەتر قسەیان خۆشە، زۆر مساعدەیان کرد، یعنی لە بۆ پارەش مساعدەشی باشیان کرد لە بۆ من ڕاستی. کەسێنە زۆر باشن لێرە دێن و دەچن دەڵێنە من خوشکە کوی وەزعت کووە، یعنی هیچ خەستەخانەکەم نەدیتێ وچی ئەو خەستەخانەی ئەوەها هەندە ڕێزە ئینسانی بگرن، هەندە قسە خۆش. ڕاستی زۆر باشن، زۆر هەندێک دەڵێن مەعیدە زۆر خەتەرە و نزانم چبی، بەس ئەلحەمدولیلا هەستا ئێستاکە یعنی باشم، هەندێک دەڵێن دەڕشێ نزانم چ لێ دێ، ئەلحەمدولیلا زۆر شکر ئەلحەمدولیلا گەلە باشم. داوا لە ئەوانەی قەلەو دەکەم بێنەکەن دکتۆر دلێرشینەی خۆیان عەمەلیاتکەن. ڕاستی ئەمن 129 کیلۆ بیم، فەقەراتم پشتم لایەکم دەهێشا. ڕاستی ئەجە لەبەر هەندێک لە بۆمی کرد و گوتم لە بۆم بکە و حاڵ مەسەلەم ئەو وایە فەقەراتم دێشی لایەک، ئەجە لە بۆمی کرد و مساعدەمی کرد و ئیشەڵا ڕوو سپی دەبی لە دنیا و قیامەت. دکتۆر دلێرشینە کەسێکی زۆر باشە، برایەکی بەڕێزە، برا گەورەیە، زۆر مەمنونم. ئیشەڵا خودا هەمیشە سەرکەوتی دەکا، دەستی بەئاگرێ جەهەنەمی نەسووتێ ئیشەڵا. بە سەلاوات لە بۆمانی کرد، خوا خێری بنووسی. ڕاستی یعنی ڕۆنیمە ناو ڤیدیۆیەکان، یعنی نەخۆشەکان قسەیان دەکرد، دەیانگوت ئەو هابی ئەو هابی، ئەمیش بەخۆ بەلێنمدا گوتمە پیاوەکەم، گوتم ئەمن زۆر عەقڵم دلێرشینەی دەگری، کابرایەکی یەکەم جار زۆر بەدینە، کەسێ بەدین بی یعنی فەن و فیتی نییە ڕاستی، کابرایەکی مسلمانە. ئەجە بەخۆم بڕیارمدا گوتم دکتۆرێکی گەلە باشە و سەرکەوتووە و مادەم لای خوای هەبی هیچ فەن و فیتی نییە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.